بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله. نەخۆشیەک کە بەداخەوە لەم سەردەمەیە هەموومان گرتوومانە بە خۆشمان و مناڵەکانیشمانەوە. خۆشمان پێش مناڵەکانمان بەداخەوە تووشی ئەم بەڵاو موسیبەت و نەخۆشیە بووین کە چارەسەریشی تەسەوورەکەم زۆر زەحمەت بێ و پێویستی بە هەزارەها دکتۆری دەرونیە بۆ ئەوەی کە ئەم کێشەیە حەلکا. ئەم کێشەیەش ئەمڕۆ هەستی پێ ناکەین، چکە بۆ نەخۆشیەکە تازە سەری هەڵداوە، دەرەنجامەکەی دواتر با مزعفەتەکانمان لێ گەورە بێ. بە ئەم جیلەی کە ئێستاکەنە هەیە پێ وترێ جیلی زیرەکی دەستکرد، جیلی شاشە، نەوەی تازە. با ئەمانە گەورە بن ئەو کاتە قەواڵی خۆمانە خوێنینەوە ئەزانی چی لە بارمانایە. من لەو ڕۆژە ڕۆحم چووە کە ئەم جیلە پەروەردە بێ. خەڵکێک گەڵێ وەڵڵاهی ئەوە ڕەشبینیە مناڵی ئەسن زۆر زیرەکە، هەر مۆبایلەکەی ئاوا ئەیەی تێ و هەر ئاوای لیەکە ماشەڵڵا لەسەر پەنجەیەکی سوڕێنێتەوە. لە جیلی ئێمە زۆر زیرەکترەوەی کە ئێمە نایزانین ئەوانی زانن، وا نییە. جیلی ئێمە بۆ ئەمانی دروست کرد، بەڵام جیلی ئەمان بەس یاری پێکەن، بەس بەکارێ هێنن، بەس ئەزانن مێشکیانی پێوە مەشغوڵکەن. لەبەرەوە من ناوە گەمژەیی دەست کرد. خۆشەویستەکانم، ئەم جیلەی کە پێ ئەگات ئەمریکا نەک من، هەموو وڵاتانی غەرب پێیان ئەڵێن ستیوپد، پێیان ئەڵێن جیلێک بەڕێوەیە، جیلێکی نەزان، جیلێکی نەخوێنەوار، جیلێکی خراپ، کە لەناو قوتابخانەکانە پێش ماڵەکان جیلیان خواردەوە بەدەستیانەوە. مناڵ ئەما باتە ناو قوتابخانەوە، ئەمەی لێسەن دانەیەکی تری احتیاتی پێیە، هەتا مامۆستاکەی بابەتەکە تەواوەکە. مناڵ تاقەتیەوەی نەماوە بخوێنێ. ئەوە نەما سەرمان بە دوار کتێبێکەوە شۆڕکەینەوە 4 دانە سەعات 14 سەعاتیش بخوێنین بانی امتحانمان هەیە. مناڵی ساکەنە ڕێڵێک و ڤیدۆیەک گێتە بەر چاوی 30 سانیەیە، تاقەتی نییە گوێ لێ بگرێ، ئاوی لێکە نایە بە چاوەڕێمەکە 40 دقە بە دیار وتارێکەوە دانیشێ، بە دیار دەرزێکەوە 4 سەعات سەعی بکە. ئەوە نەما. هەر زۆریشی بۆ هاو بۆ ئەوەی کە ماسێر و دکتۆراکەی بم مستەقبەڵ تەواوکە 4 دێڕ ئەیا بە ئەی بۆیە نووسێت و بەحسەکەشی پێ پێشکەشەکە. لەبەرەوە خەتەرێکی زۆر گەورە بەڕێوەیە. کاتی خۆی کە کۆمپیوتەر دروست بوو وتیان کۆمپیوتەر بۆ خەڵکی نەخوێنەوار دروست بوو کە نازانن بنووسن و بخوێنەوە، بەس کە لەسەر کیبۆردەکە کەلیمەکەی ئەیبینی ئەیناسیەوە پەنجەی پیانە، وا دروست بوو. بەڵام لەوە خراپتر ئەمەی کە ئێستاکەنە داهاتووە لە شاشە، کۆمەڵی خەڵک ئەسڵەن لە خوێنەوارەکە، نەئەزانێت ئینشایە بنووسێ، نەئەزانێت 4 کەلیمە بڵێ، نەئەزانێت وەزیفەیە حەلکە، نەئەزانێت دانیشە سەعی بکە، نەفێری هیچیشە بێ. کۆمەڵی مستەڵەحاتی ئینگلیزی کە پێویستێتی بۆ یاریەکە. ئەم مناڵانە وایان لێ هاتۆ خۆشەویستەکەم بەس مێشک و خەیاڵیان لای ئەوەیە، تەنانەت کە سەعیشەکەن چاوەڕێن تەواو بێت و بچنەوە سەر یاریەکەیان. شەویش لە خەوە ئەمانە خەیی پێوا بینن. هەڵەکانی ئێمەش ئەوەیە کە لە پێش خەوتنە مۆبایلەکەیان نینێ بۆ ئەوەی کە مێشکیان تەحفیز بێ. ئەمە پێوتێ دۆپامین، تەحفیزی دۆپامین. مناڵ یاری بە ماکە، دڵی خۆشە، سەیری سۆشیال میدیاکەی خۆیەکە. ئەو نە لایکم بۆ هاتووە، ئەو نەش فۆڵۆم هەیە، ئەو نەش کۆمنتم هەیە، هەل لە خۆیەوە. ئینجا بەیانیەتەوە بزانێ ئەوەی کە داینابوو چەنی تری هاتوۆتە سەر، لەبەرەوە بەردەوام بەیانی هەڵەسێت جا خەو بۆ وابینێ بزانێ چەندێک. ئەمە تەحفیزی دۆپامینی پێڵێن. دوێنێ ئەو نەبوو ئەمڕۆ بۆ بە ئەو نە، ئەم جاری ترەوی ڤیدۆیەکی ترکەم، لایڤێکی ترکەمەوە، ئەبێ ڕسمێکی تردا بنێم، ئەبێ شتێکی ئاوا بکەم کەی تر سەرنجی خەڵک ڕاکێشێ. ئەمە ئەبێ بە حەس بۆ، چکە بۆ ئەوەی کە هەستکار ناو کۆمەلگایە ئەم مناڵە دوانە کەوتووە. منداڵێکی سوودبەخشە، منداڵێکی بەرهەمهێنەرە، منداڵێکە خەڵک معجەبە پێی، پێویستەکە ئەوە بکە. اینجا چیش لێ بدا لە یوتیوبە یاخود لە سۆشیال میدیایە، لە هەر پەناڵێکە خواریزمیەکە ئەوەی ئەهێنێتە بەرچاو و پێشکەشیەکە کە ئەمە زانێ حەزی لێیەتی. لەبەرەوە ئەو نەیتر جورعەیەاتێ، ئەو نەیتر شەحنەیاتێ، مناڵەکەی تر ئەو نەئتر ئالوودە ئەبێ، هەر ئەڕوات و هەر پێی ناگا. خراپترین جۆری ئالوودەبوونیش بریتیە لە ئالوودەبوونی جگەرە. بڵێن بەڵێ، نەخێر.
نێرگەلا بڵێن بەڵێ نەخێر بریتیە لە ئالوودەبوونی شاشە 20 قاتی ئالوودەبوونی ئەوانی تر خراپتر. سبحان الله ئەگاشمان لێی نییە. ئەو باوکو دایکانەش مناڵەکانیان ئالوودەی شاشە ئەکەن کە ناتوان پەروەردەیان کەن یاخود ناتوان حەقیان بنێ. لەبەرەوەی لە مەیسەکەیا دانیشتووە عاقڵ بن باشە خەڵک دانیشتووە پیاو دانیشتووە قسەمەکەن باشە قوربانی کوڕ سەیریکە ماشەڵڵای لێم ئەمەش بۆ تۆ تەواو حتا بەیانی لێیان گەڕێ ئاوا بزانە کەس دەنگی لێوەیەت بالضەبط لە غاوکردنە زۆر بەداخەوە ئەمە حەپێکی خەوم ما بە مناڵانەی خۆم بالضەبط ئەمە حەپی خەوە والله حەپی خەوی بەمێ زۆر محتەرەمانەترە با بچێ بخەوێ بەس ئالوودەی ئەمە نەبێ چکە ساکەنە ئەو مناڵە چاوی ساکەنە شتێک داهاتۆ پێ وترێ سیندرۆمی چاو و مل مناڵ هەمووی ئاوا چاو و هینی ئاوایە چاو و شان و ملی هەمووی یەشێ هەمووی ئەزیێتێ بێ نانەخوا و لە پاڵەوە دانیشە خەریکی شاشەیە 6 دانە سەعات دەسەر شاشەیە ناشتوانێ وازی لێ بێنێ بۆ سەعاتێ مۆبایڵەکە و لێ وەرەگرێ دوای بیرتەکەوێت کوڕم و تۆ چی پێ کرد ئەو بۆ نەهێنامەوە ئەی سەعیەکەت سعی چی و امتحانی چی و بەیانی لە سۆشال میدیاکەیە ئیمتحانی کە یەکەمە یەک کەس دە پێشێوە نییە لە مادەکەی خۆیە هیچ نازانێت ئەم قسەی هەڵگرن بۆیە ئەبێت یا منهەجی خوێندن بگۆڕین یا منهەجی شاشە بگۆڕین بەڕاستی ئەمە موسیبەتێکە زۆر خراپ ڕووی کەوتوتە ئەو خەڵکە مناڵ مێشکیشی نازانێ شەوە ڕۆژە سەیری شاشەکە ئەکا شاشەکە ڕووناکە مێشکی کە چاوی ئیخوێنێتەوە ئەلە وەڵاهی ڕۆژە نازانێ نیوە شەوە چکە بۆ میلاتۆنین سەری لێ شێواوە دۆپامینیش بەردەوام ئەڕژێ ئەدرینانیش بەردەوام ئەڕژێ تەحفیزی مناڵەکە کۆرتیزۆڵ بەیانی زوونیە و نەشاتێکیا بە مناڵەکە بە دیار مۆبایلەکەەوە لەوانەیە نوێژی بەیانی خەوی لێ بکەوێت کە خەویشی لەکە و نیوەڕۆ خەبەرێ بێتەوە ئەگەر بەیانیش بوو بۆ مەکتەب بە زۆری زۆرداری دەجار هەڵێ سێنی جانتاکەشە کۆیتە کۆڵی سیارەکەش هۆڕنی بۆ لێیە مناڵەکە ناتوانێت بڕوە کاچێت ئەنجا لەوێ نووسووە ئەمە بەڕاستی بەڵایەکی زۆر گەورەیە بەداخەوە هەر مناڵی نەگرتێتەوە هەتاوەکو ئەگاتە چینی گەورەکانیش ئەم بەڵایە ئاوا وەکو نەخۆشی ڕەگیدا کوتیوە بە ناخی مناڵەکانمانە بە ناخی ماڵەکانمانە بە ناخی خۆشمانە بۆیە ئەو باوکو دایکانەی کە زۆرترین ئەم کێشانیان هەیە ئەبینی مناڵەکانیان زۆرترین بەرکەوتیان هەیە لەگەڵ شاشەیە باوکە نەیتوانی لەگەڵ مناڵەکەی یاریکە باوکە نەیتوانی نازوا بە مناڵەکەی پەروەردەکە مناڵەکەی ئاراستەکە لێشی نەزانی ناچارە بێ بە شاشەوە مەشغوڵیکە لەبەرەوە دیقەت بن ئەو باوکانەی کە ئەمە ئەکەن کەمترین حەقیان ناوە بە مناڵەکانیان بەڵام وایان کردووە مناڵەکانیان لە ناو خۆیانە خەڵکی تر بە ڕەفیقەکەم سیرکەن ئەڵێوە باوکە ئایپادی بۆ نەکڕیوی وەکو ئەوەی کە قیاس لەسەر خۆشەویستی باوک بۆ مناڵەکەی ئەوەیە کە مۆبایلی هەبێ سیمکارتیشی تیابێ ئینتەرنێتی فریشی تیابێ و بەردەوام یاری بکە ئەم مناڵە تەنانەت چوو بۆ سەیرانیش سبحان الله ئەم هەموو مناڵەکەوە بێتەوە ئەلە باوکە بانی سەیرامان هەیە بەس وەڵاو توانە مۆبایلەکە بێنن باوەڕم پێ بکە تۆ چەند سوود لەو ژینگە و لەو کەش و هەوایە بینیت ئەو مناڵە سەری بەسەر شاشەکەەوە شۆڕ کردوتەوە هەتا ئەگاتەوە ئەو مناڵژەمە ئیسفادەی لێکە ئەی بیتە دەرەوە ناو سیارەکەی یاڵی کوڕم سی دەرەوە بکەن هەوایە هەڵمژن جەوێ ببینن سەیری ئەو هەموو جوانیەکەن خوای گەورە بۆ ئینسانی دروست کردووە لەم بەهارێ ئەڵێ نە تۆ مۆبایڵەکەم بەرێ حتا ئەوێ سەر بەرز ناکاتەوە لە مەزیشیشە ئاوایە کوڕم تێر نەبی باوجان ئێستا سوێنیان باگەیان لە دەرزەکەیان ئەدەگەیان دەرزەکەن ئەگات دەرزەکە نییە بەڵام هیچێکی پیاوانم کرد پێشەوەی کە بجوڵێنەوە سڕم کردن مۆبایڵەکەم دانێ بخۆ عاقڵ ئەنجاڵین دەکاکەجان فەرمو با بڕێ ئینجا ئەو دوو مناڵە وینی چەند سەلار بوون بزانێت دەنگێکیان لێوە هاو بزانێ یەک مناڵ قسەی کرد ئێوە قڕم کردو بەسەر باوکیشیانەک بەسەر خۆیە بەیانێ و مناڵە چۆن بێنمە ناو کۆمەڵگا چۆنی ساکەنە میوانێک کاو لە بەری هەستێ
چۆن دەستی گەورەیە ماچکە، چۆن ئاوێکی بۆ بێنێ، چۆن چایە حازرکە، چۆن پێڵاوەکانی بۆ ڕیزکە، چۆن دانیشێنە مەجلیسی پیاوە تێبگا بزانێت دنیا چییە گوزەرێ، چۆن مێژووی باو باپیرانی شارەزا بێ. خۆشەویستم بەڵایەکی زۆر زۆر گەورەیە. ئەم مناڵە لەگەڵ کۆمەڵێک فۆلۆوەر و لەگەڵ کۆمەڵە فرێندی خۆیان تێکەڵ بووە هەر ئەسڵەن لە خەیاڵێکایە ئێرە هەر ناناسێت. ئەبڵێ ئەوە چێیە؟ ئەڵێ بەخوا دەموچاوی بەلامەوە هینە. ئەویش کەسەی دەموچاوی کە بە زۆری سەلامی لەیەکی جواب نایەتەوە. هەموو جوابەکەیەوێ سەلام عەلەیکوم چۆنی؟ باشم. مناڵ ئێمە کاتی خۆی کە پێوە چۆن هەڵەسا دەستی ماچە کردی. هەڵەسا لە بەرت سوپاس دەکەم مامۆستا ڕێزە هەیە احترامت هەیە زۆر زۆر مەمنونم دەستی بەسنگەوە بۆ گرتی. بەڵام بەداخەوە ئەڵێم بەیانی ئەم مستەمەعی ئێمە چی لێ دەرەچێ ئەگەر ئەم مناڵانە ئاوا بن. باوەڕم پێ بکە بۆمب لەو گەڕەکەی بتەقێنی کەس تاقەتی نێبێتە دەرەوە. چونکە سەری کردوتە سەر شاشە و مۆبایلی خۆی هەموو خەڵک جۆرێک لە خەدەر جۆرێک لە بەنج توش بووە کە زۆر زۆر بە زەحمەت دێتەوە ناو کۆمەڵگاکە. ئەرێ کوڕم تێر نەبوون باوەجان ئەمەنەوە مۆبایلەکان ها تێر بوون؟ نەبەخوا. ئەرێ سوێنتانێم بەخوا زانیتان باسی چیەکەم؟ تۆزیکی تر منەزانم ناشبێ عازیکیت ناشبێ لە دەستی دەربێنیت. چۆن ئەمە جارێکی تر چاکەینەوە مەفروزە جارێک ئەم مۆبایلە دەست مناڵ بسەنینەوە. دووەم مەفروزە ئەو سایت و پەیج و مەفروزە ئەو سۆشیال میدیانەی کە هەیەە مناڵ هەمووی لێدا بخرێ. تەنها شتێکی پێویستە کە لینکی بە مەکتەبەوە یان لینکی بە مزگەوتەوە یان بە دەرزەکەی خۆی بۆ دروست دەکات. مەفروزە هەموو ئەو کۆمنت و لایک و ئەو شتانی کە تەحفیزیەکە مناڵ بەردەوام حەزەکات بیبینێت و بیبیستێ مەفروزە ئەوانیدە داخین. شتێک زەرور نەبێ نهێڵینەوە بیهێنینەوە واقعی ژیان. مناڵ مەشغوڵکەین بە یاریەوە دەرگایەکی بۆ بکەینەوە بۆی کە تێکەڵی خەڵک بێ بێتە ناو جارێکی بێتەوە ناو کۆمەڵە واقعیەکە بێتەوە ناو مەیدان لە خەیاڵاتە نەژی. چۆن ئەتوانین ئەمە بکەین؟ ئەمە بە جوودی هەموومان نەکرێ خۆشەویستەکەم. چکە مناڵەکەی من وا ڕامهێناوە کە لە ماڵێکی خۆمە نابێت. بەڵام مناڵەکەی تریەت بە میوانی خوا بەخێر بەسەر چاومان مەفروزە ئەم دوو مناڵە پێکەوە یاریکەن. ئەلە باوە وڵاتۆ مۆبایلەکەم نایەتی ها ئەو مۆبایلی پێ یاری پێەکە من نازانم سەیری چی بکەم. ناچار مۆبایلەکەی تۆ ئەیدەیتێ بۆ ئەوەی کە ئەم سەر بەسەر مۆبایلی ئەوی ترا چکە بەزیوی پێات و ئاوا زەلیل بووە بەسەر مۆبایلی ڕەفیقەکەیە ئەبێ سەیری دەستی ئەو کە ناچارە بێت تۆش مۆبایلێک بێ بم بۆ ئەوەی کە تەوازونەکە ڕاگری بۆی کە مناڵە کاس بە نەقز دەکە. لەبەر ئەم دایک و باوکا بێ ئەو نەنازبن بە مناڵەکە ئەم نەقسی تا دروست نەبێ تێشی گەێنی بڵێ کوڕم من بە تەمام تۆ بگەێنمە پلەیەکی باڵا بەخوا بەمە ناگەیت بەم مەشغەڵەتە تۆ ئیستاکەنە مێشکی خوێندنی تایە هیچی لەبەرە هیچ فێر بوویت ئەمساڵ لە خوێندن. خۆ من دڵنیام لە شاشەیە ئیمتیحانەکەم سەتەیەنی زیاتری شێنی. بەڵام ئەوەی شاشەی بۆ تۆ دروست کرد خۆی مەشغوڵی شاشە نەبوو. ئەمە مصیبەتەکەیە. وەرە بە مناڵ بڵێ غێری ئەوەی کە ئەزانی یارێکە بەکاربێنیت و پلەبەندیکەیت و قۆناغەکان ببڕیت. ئەزانی ئەستی ئەو شاشەیە چۆن دروست بۆ چێ دروستی کردووە چ عەقڵێکی گەورە لە پشتەوەیەتی نازانێت. ئەم تەنها ئەزانێ بەکاری بێنێ خۆزگە بیان زانیایە. اینجا حەڵال بوو لەسەریان یەخوا یاریشیان پێ بکردایە. لەبەرەوە بۆیە ئەڵێم جیلێکی دروستکراوی دەستکردی خۆمان کە بەداخەوە چکە بۆ نمونەیەکی بەسیط مناڵەکەی تۆ ئەچێت لە مارکێتێک دیاریەکڕێ دیاری بەداخەوە ئەوەی کە لەسەر کاشێرەکەیە پێی ناڵێ کوڕم تۆ بچۆ یاریەکیان بکە دوایی وەرەوە یاریەکی تر بەرە هەر دیارێکەیاتێ دوایی لە ئەخیری مانگە بە پرسی ئەم دەستگایە کاشێرەکە بانگ کات و سوپاسێک کات و هەدیەیە تێ ڕێزی لێ ئەگرێ ئەڵێ تۆ ئەم مانگە ئیشێکی باشە کردو چکە زۆرترین فرۆشە هەبووە. ئەوە پێ وترێ زیرەکترین کارمەندی ئەو بەشە تۆیەکیش کە بەکارهێنراویت پێتەوتێ گەمژەترین مشتری ئەو بەشە. بۆیە ئەو تەکنۆلۆژیایی ئەمڕۆ کە بە حساب ناوی پێشکەوتنە وای لە مناڵەکانمان کردووە کە گەمژەییەکی دەستکردیان تیا چاینراوە جارێکی تر زۆر بە زەحمەت ئەتوانین بیانکەین بە مناڵێکی زیرەکی بەرهەمهێنی
خاوەن بەها کۆمەڵایەتەکان. بۆیە خۆشەویستەکانم لەگەڵ گەورەی بابەتەکەی و سەختی نەخۆشیەکەیە ئێمە ئەزانین چارەسەری شێر بەو شێوەیە سەختە، بەڵام چی بکەین باشە. یەکەم بەس ئەو تێگەیشتە بین کە فعلەن ئەمەی کە بەدەستمانەوە ئێستاکەنە مناڵەکانمان تووشی بوون ئەمە نەخۆشیە. ئەمە باجەکەی دوایی زۆر بە قورسی لە ئەخیرا ئەدەین. بەس لەمە تێگەیشتە بین خاڵی یەکەم پێم وایە بەشێکی تەشخیصی نەخۆشیەکەیە، ئەمە کارێکی زۆر باشمان کردووە. دووەم، سنوورێکدا بنین بۆ بەکارهێنانی ئەم شاشانە بۆ مناڵەکانمان. بۆ نمونە لە ڕۆژەکە سعاتێکیان بینێ، لە هەفتەیەکە کاتێکی معەن هەبێت کە مناڵەکە شاشەی بەدەستەوە بێ بتوانێت مراجعەی ئەو شتانە بکات کە خۆی پێویستی پێیەتی بۆ ئەوەی کە بەتەواوەتی لەو عالەمەشدا نەبڕێ. خاڵێکی ترەوەیە کە شتی بەدیلیان بۆ بدۆزینەوە، لە یاری، لە ساحە، لە چوونە دەرەوە، لە سەیران، لە کاری گشتی، لە تەعاون لە بینی مناڵەکانە، لە دەرز و دەور، لە مزگەوت، لە دەرزی قورئان، بۆ ئەوەی کە مناڵەکان جارێکی تر تێگەڵ بنەوە و جارێک تر سەرکەمبەیەکە. خاڵێکی ترەوەیە کە مەنعی هەموو ئەو شتانەیان لێ بکەین کە تەحفیزی خوارزمی مناڵەکە ئەکات وەشتی تری بۆ نێرێ بەردەوام وەکو حەبل بە دوای خۆیان ڕایەکێشێ و نایڵە مناڵەکە دەستبەرداری بێ. خاڵێکی ترەوەیە کە ئێمە ئەبێت هەدەف لە بەکارهێنانی ئەم شاشانە بۆ خۆمان بۆ مناڵەکانمان دیار بێ. مناڵ ئەم شاشەی بۆ چییە؟ ئەو نە ڕێگەی پێبین کە مناڵەکە پێویستی پێیەتی یاخود پێی زەڕورە. خاڵێکی ترەوەیە کە ئەم تەجروبەیە لەگەڵ خەڵکە بە کەسوکارمان بڵین کاکە مناڵەکەی تۆش ئاوایە، بەڵێ ئاوایە، ئیچی بکەین باشە چۆن حەلی ئەم مشکلێ بکەین. بەڕاستی ئەمە بێت دەستە جەمعی باوکە ژیر و ئاقڵ و دایکە لێزانەکان بتوانن چارەسەری ئەمە بکەن. خاڵێکی ترەوەیە کە ئێمە ئەم نەخۆشانە زۆریانە لامان، کێشەشیان زۆرە لە بوارێکە، لە زۆربەی بوارەکانە ئەم مناڵانە ئەناڵێنن. چۆن بتوانین کۆمەڵێ دکتۆری دەرونی بخەینە سەر خەت بۆ ئەوەی کە بەناچاری ئەگەر گەیشتین ئەم خۆراغا چارەسەری پێ بکەین و دڵنیاشتانەکەم بەیانی کۆمەڵە سنتەر دروستە بێ بۆ چارەسەری ئالوودەبوونی شاشە وەکو چۆن بۆ نەخۆشەکانی تر هەیە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.